خۆشەویستانی فانۆسی ڕەمەزان شەوتان باش بێت بە هیوایەوەین کە هەمیشە لەش ساغ بن و ئاسوودە بن خوا ڕۆژ و پەرستش هەمولایەکی قبوڵ بکات ئیشەڵڵا ئەمڕۆژ لە یاخود ئەم شەویش لە بەرنامەکەی خۆتان پێتان گەیشتینەوە بۆ ئەوەی سی فانۆس چاوەڕوانی ئێوەیە تاوەکو پەیوەندی تەلەفۆنەکان بکەن و بتوانن فانۆسەکان بکەنەوە و خەڵات بەرنەوە. بەرنامەی فانۆسی ڕەمەزان کە بێگومان بەرنامەیەکی چێژبەخشە شەوانە لە کاتژمێر 8 بۆ 9 پێشکەشەکرێت. من دڵنیام میتر لە دوایەوەی کە بەربانگەکەیتەوە و پشوویەکە دەیت و ماندوێتی تۆزێکی تێماوە لەگەڵ ئێمە ئەو ماندوێتێشە ڕوە بیڕەوێنەرەوە لەبەرەوە بینەر بن تا کۆتایی بەرنامەکە هەوڵ بن دەست بکەن بە وەرگرتنی پەیوەندیەکان و دوژمارە تەلەفۆنێکی لە خوارەوەی شاشە هەیە کۆڕک و ئاسێسێڵە و لە هەمان کاتیژدا ئەگەر پەیوەندەکەت بۆ وەرناگیرێ ڕاستەوخۆ لە فەیسبوک بینەرمان بە لە فەیسبوک ئەتوانی بینەر بیت و بتوانیت لەوێ خەڵاتی تایبەت بەریتەوە. جا ئەم فانۆسانە هەیانە تایەتی لۆگۆی کۆمپانیای ئایکیوی تێدایە بۆ هەمووانەی کە دەیانێ بزانین یەکێک لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای ئایکیوە کە لۆگۆکەی لەسەر شاشە ئێوە دەتوانن بیبینن ئەوەی بتوانێت لۆگۆی ئەوان بدۆزێتەوە یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەر لەو کۆمپانیایە بەدەست دەخات کە دەزانن یەکێک لە کۆمپانیا هەرە دیار و خێراکانی بواری ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا کامە لۆگۆکەیەتی ئێوە دەتوانن سوودمەند بن لیان و ئەم شەوی چەند ئایکیوێک بەردەسەواتە لەنێو فانۆسەکاندا چەندانەیەکی تێدایە. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانی بلاگوودە کە بۆ کاری تەختە و دیزانی تەختە و دیکۆراتی هەر بوارێکی تەختت ئەوێ ئیتر ناوماڵە کانتۆرە هەر بوارێک ئەوە لە نێو فانۆسەکاندا لۆگۆی ئەوانیشەیە ئەوەی بتوانێت شۆ بیدۆزێتەوە بەهای 400,000 خەڵات دەکرێت. دەرمانخانە و کۆزمەتیکی ئاڤێرا بێگومان چەندین فانۆسمان لۆگۆی ئەوانی تێدایە کە بێگومان یەکێک لە دەرمانەخانە هەرە تایبەتەکان نزیک پردی کۆبانێ و لەسەر شەقامی بازنی مەلک مەحموودە سەرجەمی بابەتەکانیان هەمووی خاوەنی براندی جیهانین بڕوانامەی نێودەوڵەتیان هەیە ئەوانیش بێگومان 3 کەس ئەتوانێم شەو هیوام دۆزێتەوە و خەڵات بکرێت. هۆتێل و سپای تایتانی کە بێگومان 2 کەس ئەتوانن بچن لەوێ بە دڵی خۆیان تا عارفە گەورە نان بخۆن بە دڵی خۆیان بەرەوە خەڵاتی ئەوانیشمان هەیە. کۆمپانیای سەفرەش یەکێکی ترە لە کۆمپانیاکان بێگومان کە بە بڕی 180,000 دینار ئەوەی بتوانێت لۆگۆی ئەوان بدۆزێتەوە بازاڕی جەژنی خۆی کات و وەسەلام. تەنها بنووسن کورتسات هیچی ترنە تەنها بنووسن کورتسات لە فەیسبوک کورتسات هەر ئەوەنە وشەی کورتسات لە ئەم لایڤە بنووسە و سبەی شەو یەک مۆبایل خەڵاتی ئەو کەسەیە کە زۆرترین جار دەنووسێت کورتسات زۆرترین جار دەنووسێت کورتسات مۆبایلێکی زیرەک دەبێتە خەڵاتی ئەو کەسی کە زۆرترین کۆمنت دەنووسێت وە کەمێک تریش من هەر تەماشاکەم لە لایڤەکە بزانم لایڤەکەمان بێگومان هەیە تەنها لە ژێر ئەم لایڤە بنووسن کورتسات و بەس زۆرترین کۆمنت دەبێتە براوەی خەڵاتی مۆبایلێکی زیرە کە سبەی شەو دەرەچێت. خات و ڕۆژگار فاتیح لە تەچێوە وەرەگرین یەکەم پەیوەندی. خات و ڕۆژگار شەو باش چۆنی بە قوربان تۆ باشی شکور زۆر سپاس. پەیوەندەکەت بە ئاسان بۆ وەرگیرە زۆرم هەوڵدا ڕۆژانی پێشوش هەوڵی زۆریاوە دەی باشە. یەکەم پەیوەندی ئینشەڵڵا یەکەم بەختی خۆشت تاقیکەرەوە هیوادارم کە بەخت یاوەرت بێ باشە. خات و ڕۆژگار فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە 22 بۆ خات و ڕۆژگار ئەکەینەوە لە تەچێوە بزانین ژمارە 22 بۆ خات و ڕۆژگار چی تایە و بەختی ژمارە یەک و پەیوەندی یەکەممان ئەڵێت خات و ڕۆژگار خۆت و کەسێک پیرۆستان بێ ئەچنا هۆتێل تایتانیک لەوێ بە دڵی خۆتان وانواتە خۆت و کەسێکی تریش تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی سپۆنسەری سەرشیمان تایتانیک هۆتێل تایتانیک زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت واتە پرسیار وشتی نویست
ئەو بڕگانەوە بۆ نەهاتەوە پرسیاری تیابێ و بیزانی و بیکەیتەوە نەیزانی تو ئام شتانە کێشەی هەیە. خات و زریان وەرەگرین لە سلێمانەوە. خات و زریان شەو باش. شەو باش کاگەهریان چۆنی بە قوربان تۆ باشی شکور؟ لەگەڵ ئەم مانگی ڕەمەزانە ئێمە باشی نەگەریەوە باش بن لەگەڵ ئەم مانگی ڕەمەزانەیە چۆنن؟ یاخوا هەمیشە باش بین. خات و زریان بەرنامەکە و پێ چۆنە شەوان بینەرمانی؟ ئۆخوا لێکم شەوی ڕەمەزان و خەریکم ئەم شۆ سپاس بۆ خەوەگیر دای سپاس بۆخوا. یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە بە 24 بکەگەر ژمارە 24 بۆ خات و زریان ئەکەینەوە. فانۆسێکی نیلیە بزانم چیتە خات و زریان. خات و زریان بەڵێ تۆ بڕگەی پەندی پێشینانت بۆ هاتۆ تۆ باشە؟ بەڵێ باش بەزدا بێتە سەر شاشەکە با بێتە سەر شاشە و پەندەکەمان تۆ جەنابەت بۆ تەواو ئەەکەی باشە؟ با پەندەکەمان بێتە سەر شاشە. پەندەکەمان ئەڵێت منیش لێرەوە لە پەخشەوە دیمەنەکان ئەبینم واتە ئەزانم کاتێک کە پرسیارەکان لای ئێوەیە گەیشتۆتە لاتان بۆی اینجا پرسیارەکان بکەم. ئەڵێ چەقۆی لێ بدەیت بۆ شای چەقۆی لێ بدەیت بۆ شای سی چرکەمان بەنێ هاوڕێیان چەقۆی لێ بدەیت خوێنی لێ نایەت خوێنی لێ نایەت چەقۆی لێ بدەیت خوێنی لێ نایەت چەقۆی لێ بدەیت خوێنی لێ نایەت. اینجا بە تەماشای وەڵامە ڕاستەکەشەکەین بزانین تا چەند وەڵامەکەت ڕاستە باشە ئەگەر هاوڕێیانمان بتوانن وەڵام ڕاستەکەمان بۆ بێنە سەر شاشە بزانین خات و زریان ئەڵێ چەقۆی لێ بدەیت خوێنی لێ نایە زین وایە چەقۆی لێ بدەیت خوێنی لێ نایە پەندەکە تەواوە. پیرۆزە خات و زریان تۆ بیتە براوەی 75,000 پیرۆزبایت دیەکەین سەرکەوتوو بیت. هاوناسخانمان لەگەڵایە لە سەیسایقەوە. هاوناسخان شەو باش. باش کاکە چۆنی بە قوربان؟ زۆر سڵاتون باشن تۆ باشی یەکەم شەو پەیوەندیەکەی جەنابەت؟ وەڵی ئەمە دووەم جارم بەس جاری یەکەم وەڵامەکەم هەڵب دەی شەڵام شەو بتوانی خەڵاتێک بەریتەوە باشە؟ ئینشاءالله. باش فانۆسێکمان بۆ بکەرەوە و زانین بەختی هاوناسخان لە سەیسایقەوە ئەڵێ چی؟ باش ژمارە 15 ژمارە 15 بۆ خاتو هەونازەکەینەوە کە فانۆسێکی پەمەییە ڕەنگی جوانە و زین هەروەکو ڕەنگەکەشی ناویشی هەرجوانە. خات و هاوناس تۆ بەدڵی خۆت پرسیارەکەی تۆ پرسیار بکە تۆ پرسیارەکەیت و ئێمە وەڵام دەینەوە ئەگەر وەڵامی مەتەڵەکەی یا هەر بابەتێک کە تۆ پێمان دەڵی زانیمان ئەوە نەکردوبانەتەوە تێک چوونا ئەگەر زانیمان ئەوە جەنابەت خەڵات ناکرێەوە وە هەوڵ بە مەتەڵێکمان پێ بڵێ ئێمە نەیزانین یەڵڵا وەڵام کاتا مەتەڵم هەر لەبیر نییە سی چرکە بن بە خات و هەوناس بۆی مەتەڵێکمان پێ بڵێ ئیتر خۆت و شانسی خۆت خێرە پرسیارێکی شتێکە بێ ئاسایە هەر چیەک ئەەکەی بیکە گرنگەوەی ئێمە وەڵامەکەی نەزانین اینجا تۆ خەڵاتەکری ماکشەرە بێت ئەگەداری کات بە ئەگەر کات تەواو بێت پەیوەندەکەشت داخرێتەوە و گلەیمان لێ نەکەیت. پرسیارێکم ئێستا بەبیرە پرسیارێکی ئاینیە دەی ئەگەر مەتاڵ بێت وەڵای مەتاڵم لەبیر نییە بەڵام ئەو پرسیارە هاتووە نەشتێستا دەی خدای گەورە لە تەمەنێکی گەورە مناڵی بەخشەیەکێک لە پێغەمبەرەکان کام پێغەمبەرە بوو ینی لە یەکێک لە پێغەمبەرەکان تەمەنی گەورە بوو بەڵام لە تەمەنیی گەورەیە مناڵی پێبەخشی خوای گەورە وایە بەڵێ 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 تاوان یەک ناوەتوانم بڵم باشە وای هاوکاریم کە ناوڕێن پێڵ نەزانی داوت نەخێر کەعتا برتەوە پیرۆزە تۆ بیتە برای 75,000 کێ وەڵامەکەمان پێ بڵە وەڵامەکەمان زەکەریا عەلەیهی سەلام. دەستە خۆت بە هاوناسخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆەوەی کە توانیت ئافەری
ئارژین دەنگتان زۆر کە هاوڕێنم شەو نازانم بۆ ئایدین ئایلین خان سڵاوت لێبێ ئایلین خان ئەوە کۆ ئایلین خان بەخوا دارە لە ئایلین خانمان لەگەڵایە هەتا ئایلین خانێتە سەر خەت بیرتان نەچێت لە فەیسبوک تەنها بنووسن کورسات و سبەی شەو ئێوە ئەوەی کە لە فەیسبوک لایڤەکەمانە بینێت لە خوارەوە لە کۆمنت تەنها بنووسن کورسات ئەوە بەشێکی زۆر نووسیانە کورسات دەستیان خۆش بێت بەڵام هەوڵ بن چەندین کۆمنت بنووسن یەک دانە و دوان نا هەتا ئەتوانن بنووسن باشە زۆرترین کۆمنتی کورسات سبەی شەو چانسیەوەی بێت ببێتە براوەی مۆبایلێکی زیرەک لە خوارێمە اینجا با پێشتان بڵە لە ئێستاوە هەتاوەکو سبەی شەو سعات 6 ئەو کۆمنتانە وەرەگیرێ واتا مەڵە تەنها لە کاتی بەرنامەکە لە ئێستاوە تا سبەی شەو ئەتوانن کۆمنت بکەن بتوانن ببنە براوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامە کە ئەویش مۆبایلێکی زیرەکە هاوڕێیانم کەمان لەگەڵە کوردستان خانمان لەگەڵایە لە سلێمانیەوە کوردستان خان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە جەنابەت چۆنی بە قوربان وەڵام باش میان باشیە زۆر خۆشحاڵم پەیوەندیەکەم بۆ وەرگیرە ئێمەش زۆر خۆشحاڵین کە پەیوەندیەکە بۆ وەرگیراوە بەرنامە جوانەش لەکەم لەگەڵ بەرنامەکانی زۆر سپاس لەگەڵ بەرنامەکانی کورساتا چۆنن بەگشتی وەڵا بام مطابعی هەموویەکەم هەر پێش ڕەمەزانی لەشتان ساغ بێت کورسات ماڵی هەمووانە و بینەری ڕاستەقینە ئەزانێت کورسات چ کەناڵێکە کوردستان خان یاڵڵا چانسی خۆ تاقی کەرەوە و فانۆسێک بکەرەوە فانوسی ژمارە 15 بێ 15 کراوەتەوە ئێستا کەمێک پێش تۆ کردیانە با 16 بێ ژمارە 16 بۆ خات و کوردستان ئەکەینەوە فانۆسێکی ڕەنگ ئەو ڕەنگەی کە من کێشەمەیە لەگەڵا نازم خەنەی یا پەمەی پرتەقاڵی خات و کوردستان بەڵێ تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای ئایکیو بۆ بواری ئینتەرنێت یەکمان ئینتەرنێتی فری لەلایەن جەنابیانەوە بۆ جەنابەت دابین کراوە پیرۆزبایت یەکی زۆر سپاس خات و کوردستان سپاس بۆ پەیوەندێکە خات و بەناز وەرەگرین لە سلێمانیەوە خات و بەناز شەو باش سەرچاو مەمنون جۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە بێخوا سەلامەت بی مەمنون ئێواران خۆ خواردن لێنی دەسوپلی خواردن هەیە ها بەڵێ بێگومان ئەیدی ئافری باش یەک پرسیارم ئەوە ئێستا ڕاپرسیەکەن لە ناو خێزانەکە بڵێن بۆ ئێوارە چیە خۆین چی ناخۆینیان خانمان خۆیان سەرپشکن چی دروستەکەن خوا نەیبڕە چی لەسەر ئێمە زیاتر باوکمان جەدۆل دانین جیاواز لە خەڵکی تر لاوەڵی ڕەمەزانەوە تا کۆتایی وەڵی پێم خۆشەوە جەدۆلە چۆنە پێمان بڵێن بەیامەش هیچ نەبیان ساڵفریانە کەوتین ساڵێکی تر بزانین با ئەوەنە بامێت تەماتە نەبێت دووبارە دەبێت ها وەڵی تر دووبارەی تایە و دووبارە شێرتێک خەلو قازی تایە و هەموو نوعێکی تایە خوانەی بڕێ میشە سفرەتانە ڕازاوە بێت بەناسخان یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە ژمارە 5 ژمارە 5 بەڵێ ژمارە 5 ئەم فانوسانەتان هەیە لە ماڵەوە وەڵا هەیە بۆ فۆلکلۆری داماناوە بۆ فۆلکلۆری شوشەوشتەکەی و سڕی بە تۆ کاتی خۆی وانە چۆن بەڵێ خات و بەناز تۆ کلیپی کوردی بۆ هاتوتەوە باشە کلیپی کوردی بەڵێ گۆرانیەکە کلیپێکی کۆنی کوردیە جوان سەیریەکەیت باشە جوان سەیریەکەی کە گەڕایەوە پرسیارە لێ یەکەم باشە بەڵێ باش یاڵە با پێکەوە بینەری بین یاڵە دیسان بارانایە ئاینە منەیە موتاوتاوەمایان ئالا گۆنایە ئای لەگەڵ زۆفی خاوەمان
خاتو بە نازامەدی بۆ پرسیارەکە بەڵێ ئامادەین هونەرمەندی خۆشەویست کاک حەسەن گەرمیانیە و گۆرانی بێژێ خۆزانی بەڵێ چەند جاروتی نمنم چەند جاروتی هەڵبژاردننی تیانیەمانە بۆ ئاسانکاریە بۆ وتم بە باشی گوێ لێ بگرنەمانە شەوی تریشم پرسیارانەمان کردووە چەند بڕگە بوو دووبارەکردنەوەیتیانی بۆم دووبارەکەیتەوە ژمارەمان پێ بڵێ یاڵە من پێتەڵم باشە سێ چوار دوو سێ چوارەوە هەڵبژاردنم مایتیتر چوار چوار باشە با گوێ لێ بگرین زین چوارە زانە چەند جاڕڵێ نمنم باشە زۆر باشە خاتو بە نازەڵێ چوار جاروتێتی نمنم سەی دەستی بنیش دیسان بارانایە ئای نمنەیە موتاوتاوەمەیان ئالا گۆنایە ئای لەگەڵ زۆڵفی خاوەمان ئەروەی بارانایە نازانم بۆچی چەند جار بوو خاتو دوو جار بەداخەوە خاتو بەنا زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و سەرکەوتوو بی تەڵەن لەناو گۆرانەکە چەندین جار ئەڵێ نمنم بەڵام لەو بەشەی کە ئێمە هەڵمان بژاردە بوو پێمان خۆش بوو بزانین چەند جار ئەڵێ نمنم دەستە خۆش بێ لاوێن لە سلێمانیەوە لاوێن خان شەو باش شەو باش کاکاری جوانی بە قوربانە حواڵت ئێمە باشی نەگەریەوە باشن ئێمەش باشی نەگەر ئێوە باش بن لاوێن خان تا پێشبینیەوەتە کرد ئێمە پرسیاریەوە بکەین ناوەڵە بەڕۆز لە کلیپ شتەکانە تۆزێ زۆر ورد بن زۆر زۆر بەباشی بڕۆن بۆ هەموو تربزانن چەند کەسیتیایە چەند جلیان لەبەرە هەموو دیتەڵەکان بە جوانی وەربگرن لاوێن خان تۆ فانوسێکمان بۆ بکەرەوە و بزانین ئەمشۆ بەختی جەناب دەڵێ چی باش ژمارە حەڤە ژمارە حەڤە بۆ خاتوو لاوێن ئەکەینەوە لە سلێمانی بزانین ژمارە حەڤە کە فانۆسێکی تۆزێ ڕەنگ زەردی بۆرە خاتوو لاوێن بڕگەی وێنە ناسیت بۆ هاتوتەوە باشە وێنەی کەسایەتیەک دێتە سەر شاشە جوان جوان سەیری بکە و لە ماوەی سی چرکەیە پێمان بڵێ ئەو کەسا کێیە تەنها یەک ناوی ژۆرەگرین باشە گیان یاڵە بابێتە سەر شاشە ئەوە وێنەکە لەسەر وردە وردە بەخشم لایە بۆ یازان یاڵە سی چرکە مەمەنی هاوڕێن ئاگداری کات بە ئەم کەسایەتیە چیەیە ئاسانکارێکە بۆ کەم تۆزاوە چاو کسکەی ئەیناسیتەوە سی چرکەکەمان هاوڕێیان جان هونەرمەندی خۆشەویست کەریم کابان هونەرمەندی خۆشەویست کەریم کابان کاکاوڕێبی هێڵینەوە ئەی هێڵینەوە و بۆ خاتوو لاوێن پێتەڵێین بەداخەوە هونەرمەند کەریم کابان نییە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە خاتوو لاوێن لە سلێمانیەوە خۆشەویستان تەنها لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەم لایڤە هەیە ئەم بەرنامەیە ئەبیننەوە ئەوەی کارە باشی نێتوانێت لە فەیسبوکەوە سەیرمان بکە بەڵام لە خوارەوەی لایڤەکە تەنها بنووسن کورسات زۆرترین وشەی کورسات بنووسە و سبەی شەو ببە بە براوەی مۆبایلێکی زیرە وچانێکی زۆر کوردوەرەگرین و گەڕێنەوە وڵاتان و دەسەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان گەڕانە وڵاتان خۆشەویستان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و بەردەوام ببین لە فەیسبوک تەنها بنووسن کورسات و سبەی شەو مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئەو کەسەیە کە زۆرترین کۆمنتە نووسێت هاوڕێنم لە سۆشیال میدیا پێم بڵێن ئەوەی کە دوێنە شەو زۆرترین کۆمنتی نووسیوە
ئاریاس دووجار نووسێتی ئاریاس بۆتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای ئایکیو کە یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەرە پیرۆزبایی لەکەین ئاریاس کە دواتر پێتان ئەڵێین یاخود پێی ئەڵێین کا چۆن بێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی دەستەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان خات و چاوان وەرەگرین لە شارە زوورەوە خات و چاوان سەلام عەلەیکوم عليكم السلام چۆنی بە قوربان تۆ باشی شکور لەکوێی شارە زوورەوە بە دیاری کراوی نەسر بەڵێ ئاڵە نەسر و باریکە ئەوەیە تەواوە ئاڕۆڵا خۆیەتی دەیاخوا هەر لە ساغ بن ڕێزمانێ بۆ دانیشتوانی ئەوێ چاوان خان یەکەم شەوتە بەشدارە بیوانێ لەگەڵمان نەوەڵە دووەم شەوە من زۆر جار دەنگەکان خەریب نین بۆ ئێوە پرسیاراکەم وەڵا ڕاستەکەی تۆزە زیرەکەم لە ناسینەوەی دەنگا ئاڕەوەڵا نەکتەرڵێت ئەمە دووەم جارکە ئەم ڕەمەزاناتی لەگەڵمان قسەکەی نەنا جاری پێش خەڵاتە برد نەوەڵا نەمزانی دەیشەڵا ئەم شەوەی زانی باشە ئینشەڵا دێڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە 25 ژمارە 25 بۆ خاچاوانەکەینەوە لە نەسر لە شارە زوورەوە منەم شۆ تەقلێ لێ من نازم زۆر فەرشەکانی ژێر قاسم خات و چاوان بەڵێ دانیشم ئارەوەڵا یاڵت ئەم فانۆسەی جەنابتە ئەتوانی بیکەیتەوە و ئەشتوانین ئێمە لێت بکڕینەوە بە 200,000 کڕی ناوەڵڵا تۆ فانۆسێک تێ بە 200,000 ئایچی بۆچی نییە یاڵە من فانۆسەکە دیار دەنگا کڕیتە بە 100,250 دەتۆ ڕاوەست ئێستا دیارەکانی لێ دەرێنم یاڵە فانۆسەکە و پێفرۆشمەوە بە 50,000 ئەتەوێ نەخێر ئەیوانە دەڕۆڵەوە ئەم فانۆسەی جەنابەت من بە 35,000 کڕمەوە زۆر ورد بە لە ئەوەی کە من زۆر جار پارە دانێم و زۆر جاری خۆتە زای چۆنەوە چۆن نێوایە 100,000 ئەم فانۆسەی جەنابەت دووەم ژمارە من بە 50,000 کڕم کەمە بە چەند نەیفرۆشی 100,000 کۆتا ژمارە بەڵێ 75,000 کۆتا ژمار بە 100,000 بەڵێ زۆر نییە تۆزە خاترمان بگرە کەمیتە بۆ 200 وایە بۆ 200 بێ بۆ ئەی خستەوە معاش نایەت قەی ناخە معاش نایە خۆی من قوڕی چۆکەم بەسەری خۆم معاش چاوان خان بۆدازای من زۆر جار ژمارە سێم ژمارەی تر سابتیەکەم باشە 75,000 بۆ بکەمەوە فانۆسەکە و بە 100,000 بۆ بکەمەوە بە 100,000 بەڵێ پیرۆزە چاوانخان تۆ بیتە براوەی 100,000 لە نەسرەوە باشە 100,000 بە خات و چاوان دەبدان چەندی تایە خات و چاوان دەبدان چەندی تەیە وتم ئاوە زوومەی فرۆشە وتم ئاوە هەرزان فرۆشی مەکە چەندی تیا بوو 150,000 تیا بوو وانێ بڕێ 100,000 لە خزمەتی ئێمە نووسراوە ناکە دەی پیرۆزە بێ خات و چاوانی خۆشەویست پیرۆستان بێت بۆ خۆی بەرنامەکەش ئەو چێژەی تایە چێژ لەو معاملەیە کە ئەیکەین ڕەزخان وەرەگرین لە سلێمانیەوە ڕەزخان سڵاوە لێبێ ڕەزیان ڕاز و نیاز ڕازخان تۆ لەگەڵ بەرنامەکە چۆنی چیت خستۆتە مێشکی خۆتەوە ئەڵێ ئەگەر بێت و پەیوەندەکە وەرگیرێ فانۆسی ژمارە ئەوە ناکەمەوە و چاوەڕێ ئەوم ئەو خەڵاتم بۆ دەرچێت ئەو بیرۆکێ چییە؟ ژمارەکەم خستۆتە مێشکمەوە بەتی تر ئەکەم دیاری نەکردووە هەرچی بێخوانێ بڕێ دەیاڵە دی مادەم وایە با فانۆسەکەت بۆ بکەینەوە بزانین ژمارە چەندە؟ باش ژمارە 8 ژمارە 8 ژمارە 8 بۆ خات و ڕاست ئەکەینەوە لە سلێمانی و فانۆسێکی سوورە و بزانین فانۆسە سوورەکەی خات و ڕاست ئەڵێ خات و ڕاست جەنابەت فانۆسێکی سوور کردوتەوە و ژمارە 8 وا لەلایەن کۆمپانیای ئایکیۆ تۆ بوویتە براوەی خەڵاتی یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەری ئەوان زۆر سپاس و پیرۆزە بۆ خات و
ڕاست دەستێمانیە دەستان خۆش دەدەست. بەژێت خات و ڕاست ئەوەی پەیوەندی بکات مەگەر ئیتر پرسیارەکە هەر نەزانێ ژینا بەبێ خەڵات ناڕاتەوە باشە اینجا پەیوەندەکەت بۆ وەرناگیرێ لە خوارەوەم لایڤە هەیە لە فەیسبوک مۆبایلەکە بگرە بەدەستەوە بچۆرە سەر پەیجی کورسات بنووسە هەر لە خوارەوەم لایڤە تەنها بنووسە کورسات سپەیشە و مۆبایلێکی زیرەک خەڵاتە بۆ ئەو کەسێک کە زۆرترین کۆمنتە نووسێ ئەچینەوە سلێمانی ئەوین خانمان لەگەڵایە ئەوین خان شەو باش تۆ چۆنی بە قوربان باشی شکور زۆر سپاس ئەوین خان لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ چیا سەیرمانەکان زۆرن چەند کەسن شەش کەس ماشەڵڵا تاالێ ماشەڵڵا تاالێ ئەگەر پرسیاری قورسە هاتەوە بە 6 کەسەوە یارمەتی و بن بخوا وەڵامەکانە هەر ڕاستە بێ یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە ناو چییە؟ ئەوین ئاسۆ ئەوین ئاکۆ زۆر جار ئاسۆ ئاکۆش برای یەکنیانی ها زۆر کەسێ ئاکۆ ئاسۆ برانی من خۆم چەند کەسەکە ناسم ئاسۆ ئاکۆ بران یاڵا ڕقم 15 15 کراوەتەوە خات و ئەوین ژمارە 23 بۆ خات و ئەوین هەیە ژمارە 23 فانۆسێکی ڕەنگ زەردە بزانین فانۆسە ڕەنگ زەردەکەمان ئەڵێت خات و ئەوین ئەو 6 کەسێکە لەگەڵ تا دانیشتون چەندیان با بڵێن خانمن چەندیان پیاون هەر شەشتان خانمن دا باشە سڵاو ڕێز خۆشەویستیم بۆتانێ هەر شەشتان بڕۆن بۆ ئەڤێرا باشە خەڵاتێکی تایبەتی ئەڤێرا کۆزمەتیک و دەرمان لەوێ بۆ ئێوە دابین کراوە بڕۆن بۆ بەشە جوانکارێکی مکیاژ و چوزانم سپیا و سوورا و بابەتی خانمانە خۆتان نەیزان یان بۆن وەم بابەتانە لەوێ خەڵاتێکی تایبەتی ئەوت بۆ دەرچۆ پیرۆز بێت بە هیوایەوەی کە بتوانن سوودی لە بینن ئەڤێراش بەگومانەکەوێتە بەشی 60 یاخود بازنی مەلیک محمود لە تەنیش پەردی کۆبانی کاک سەنگەر لە هەولێرەوە کاک سەنگەر کوی برام ماشي أحوالك ئاتوو کوی براکەم لەگەڵ ئەو مانگەی کوی برام السلام عليكم اخوي بزاف اخوي قولوا هنا اشكرك ان شاء الله امين ان شاء الله کاک سەنگەر وەزعی هەولێر چۆنە لەگەڵ چوزانم ئەم درۆن و هێرش و اخوي باش دەبێ ان شاء الله وەزەکە خۆش نییە باشە اخوي بزاف بەیواین هەموو کەسێک پارێزراو بێت بە دووربین لەم هێرشانە و ژیان بەردەوام و ئێمە ژیانی خۆمانەکەین وانێ کاکە سەنگەر ان شاء الله بتاكيد کاک سەنگەر بەرنامەکە دەبینی وانێ شەوانە تەماشامان دەکەن والله لە ڤیدیۆ بەکەینەوە تازەوەی دێڵە کاک سەنگەر ژمارەیەکمان بۆ بکەوە و بەختی خۆت تاقی 28 فانۆسی 28 دەکەینەوە فانۆسێکی ڕەنگ جەرگیە جگەر ئێمە ئەوەی کە بە شیشێکن جگەر لە سلێمانی جگەرە و لە هەولێر جەرگە وایە جەرگ و سیپەلاک و چیتر هەیە ئەو برژاوان مەمکو زۆر شت هەیە وەڵاوە نازانمەوانە چین نای سێرسێر هەیە لە ئێوەش کاکە سەنگەرجان بڕگەی دوو هێندە و هیچت بۆ هاتوێتەوە واتە دوو پرسیارت لێ ئەکرێت باشە دوو پرسیارت لێکرێت پرسیاری یەکەم 50,000 لەسەرە پرسیاری دووەم ئەبێتە 50 ترەوەتە 100,000 ئەگەر هاتوو وەڵام یەکەمت زانی ئەڵی من ناچمە پرسیاری دووەمم ناوێ و خەڵاتێکی خۆممێ و سەرچاوم بەڵام ئەگەرات و پرسیاری دووەمت وەڵامدایە وەڵامەکەت غەڵەت بوو هیچ خەڵاتێکت پێ نادرێت بێتە دوو هێندە و هیچ ئامادەی دەستکەینە پرسیار یاڵا ئاوڕیانم بە بڕگەی دوو هێندە و هیچ پرسیارەکان بێتە سەر شاشە و کاک سەنگەر لە هەولێرەوە وەڵاممان بداتەوە پرسیاری یەکەم بۆ کاک سەنگەر لە هەولێرەوە ئەڵێت درێژترین دوو پشک چەند سانتیمەترە دوێنێ شەویش ئەم پرسیارەوە ئەزان پێرێ شەویش هاتەوە وابوو دوێنێ شەو لەمەڵ نەبووم یاڵا
درێژترین دوو پشک چەند سانتیمەترە درێژی دوو پشکەکە چەند سانتیمەترە ئەوە درێژترین دوو پشکی پیاڵە با هەڵبژاردنت بێ باشە کاک سەنگەر بەڵێ کە هەڵبژاردەکان هاتنەوە وەختە سی چرکەت هەیە باشە ژمارەکان یاخود هەڵبژاردەکان هاوڕێیان هەڵبژاردەکان ئەڵێت ژمارە یەک هەڵا هاوڕێیان ئەمەوێ کاک سەنگەر بیبینێت هەڵبژاردنەکان هاوڕێیان ژمارە یەک 16 ژمارە دوو 17 ژمارە سێ 18 کاک سەنگەر یەک 16 17 حەفدە بۆ کاک سەنگەر جێگیرەکە نەگەر چی کاتیشی تەواو بوو بەڵام قەی ناکە لە بەرەوەی هەڵبژاردەکان درەنگ هات ژمارە حەفدە بزانین ڕاستە وەڵامەکەت کاک سەنگەر با وەڵام بزانین حەفدە ڕاستە هاوڕێیان حەڤەمان بۆ بکەنەوە بزانین حەڤە وەڵامە ڕاستەکەیە درێژترین دوو پشک 7 سانتیمەترە بەداخەوە کاک سەنگەر درێژترین دوو پشک 7 سانتیمەتر نییە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵتان بەردەوامە بین خۆشەویستان تەنها لە کۆمنت بنووسن کورسات یەک جا بنووسن کورسات بەڵام چەند جارێک سبەی شۆ مۆبایلێکی زیرەک خەڵاتی سۆشال میدیامانە دوور مەکەونەوە وچانێکی زۆر کورد وەرەگرین و ئێمە گەڕێنە وڵاتان و پەیوەندیەکان وەرەگرین خۆشەویستان گەڕاینەوە لاتان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و چاوەڕوانیەوەین کە ئێوە بتوانن پەیوەندیەکان وەربگرن و بتوانین زۆرترین خەڵاتیش ببینەوە و لە فەیسبوک لە پەیجی کورسات تەنها بنووسن کورسات سپەی شەو مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئەو کەسێکە زۆرترین کۆمنت تەنووسێت اینجا هاگەر شێریش بکەی واتە ئەو ڤیدیۆیە شێر بکەی چانسە زیاترە واتە شێری بکە با زۆرترین هاوڕێیانت ببینن بۆ ئێوانش بتوانن کۆمنت بنووسن و ئەوانیش چانسیان هەبێت لەو بڕگەیەمان خات و ژیار وەرەگرین لە سلێمانیەوە خات و ژیار عەزیز ژیار خان ئەو کاتە باش باشتر بۆ تۆ خات و ژیار لەگەڵ بەرنامەکەیە تۆ چۆنی ئەحواڵت وەڵا باشی سپاس ڕەمەزانشی لێ پیرۆز لە خۆش پیرۆز بێ بە قوربان باشی تا ئێستا باشتان هێناوە سپاس وەڵای زۆر باشی لەخوا بەزێ بە ژیار خان فانۆسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقیکەرەوە دەی ژماری ئەنسا ژمارە 11 بۆ خات و ژیار ئەکەینەوە لە سلێمان ژیار تەواوە ژیان نووسیانە ژیار هیکەنمە ژیان بۆمان هاوڕێ ژیان خان بەڕای تۆ چی تایە مەڵی نازانم خۆم شانسم لێ وت دەگەر تەلەفۆن کەم نەخسۆتە مێشی خۆتۆ بڵێ بەشک و فڵانە خەڵاتم بۆ دەربچێ وەڵا هەرچێ بێت مادەم بەرنامەکەم وەبی چێ خۆشحاڵم ئێمە خۆشحاڵترین تۆ بە بەهای 180,000 خەڵاتی کۆمپانیای سەفرەت بۆ دەرچوو پیرۆزت بێت تۆ توانی بچیتە مارکێتی سەفرە لێ بە بەهای 180,000 شتو مەگەڵ بگری بۆ خۆت باشە پیرۆز باید لەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خات و ژیار کاک ڕەمەزان لە مانگی ڕەمەزان وەرەگرین بەشک و ئیشەڵڵا لەم مانگەیە چانسی هەبێت کاک ڕەمەزان لە ڕانیەوە خەڵات وەربگرێت کاک ڕەمەزان سڵاو لێبێ سلام علیکم کاگانم چۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە ساعت خۆشی لەو بەرنامە جوان باش زۆر سپاس دەکەین کاکە ڕەمەزان گیان لە ڕانیە ئەو خزمانەمان باشن هەموو باشن لەو خوای گەورەی بەرجاوی بەس ساردە بەس قەی ناکە بۆ ڕەمەزانەکە سوودی هەیە وایە وەڵا لەو خوای گەورەی بەرجاوی نەبرسی دەبینە تێنت دەبێ ئەوە گرنگە وایە کاک ڕەمەزان تۆ لەگەڵ کێ دانیشتوی تەماشامانەکەی وەڵا من خێزانە سڵاو ڕێزم بۆ خێزانت هەیە کاک ڕەمەزان گیان فانۆسێکمان بۆ بکەنەوە خۆت و خێزانت و چانسی خۆتان تاقی بکەنەوە ژمارە دە کاگاری ژمارە دە بەڵێ ژمارە دە بۆ کاک ڕەمەزانەکەینەوە لە ڕانیە لە ڕانی ڕا وایە ژمارە دە لە ڕانیەوە بزانین کاک ڕەمەزان بەڵێ گیان ئەو خوا خسوێتە دڵتانەوە باشە
پێش ڕەمەزان دەستی خاتون بگرە خانمت باشە وەرنە سلێمانی بۆ خۆتان بچن بازاڕی بکەن ئێوارە بچن بۆ ئۆتێل تایتانیک لەوێ بڕ بە دڵی خۆتان لێ بەربام بکەنەوە باشە تۆ خەڵاتی تایتانیکت بۆ دەرچووە پیرۆزبایت یەکەین کاکە ڕەمەزان گیان سەرکەوتوو بیت زۆر زۆر سپاس بۆ کاک ڕەمەزان لە ڕانیەوە بۆ پەیوەندیەکەت کاتمان ماوە پەیوەندی وەرگین تاوە کاتمان نەماوە و زۆر زۆر سپاس بۆوانی کە پەیوەندیان پێوە کردین ئەوانی کە نەیانتوانی سپیشە هۆڵ بنەوە ئەوەشی کە هەڵە چانسم نییە دەبنووسە لە فەیسبوک تەنها بنووسە کورسات سپیشە و مۆبایلێکی زیرەک ئەبێتە نسیبیە و کەسەی کە زۆرترین کۆمنتە نووسێ هەڵ بنە و لایڤ ئەم ڤیدیۆیەش شیر بکەن بۆی هاوڕەکانت بیبینن ئەوەی کە شێریش بکە هەر چانسی زیاترە بەڵام زۆرترین کۆمنت چانسەکە زیاتر دەکات هیوادارین هەمیشە لەش ساغ بن شاشە بەجێمێڵن کەمێکتر بەرنامەی شەوانی ڕەمەزان کاکاردی ڕوسماعالی هونەبەندێکی خۆشەویستی بانگێش کردووە بەرنامەکە ڕازێنێتەوە تا ئەو کاتە و تا سپەی شەو لای ئێمە ماڵتان ئاوا بێت.